خۆشەویستان ئافرەتان بە هۆکارەوەی کە دایکن و ئافرەتن بێگومان کۆمەڵێک نەخۆشی جیاوازیان هەیە ڕەنگە ئەم نەخۆشیانە هەتا بێت لە زیادبووندا بێ و زۆر جار لای دایکانیان لای خانمەکان هەمیشەجی مەترسیە. ئەمڕۆ دەمانەیە بە دیاریکراوی باسی گرەی ڕەحم بکەین، هۆکاری دروستبوونەکەی چییە و تا چەندێک زیانی هەیە. زۆر جار بیستومانە هەندێک گرێ هەن سەرەتانین، هەندێک گرێ هەن زیانیانە، بەڵام دوجار ڕەنگە بێتە گرفتێکی تەندروستی ئەگەر خانمەکە لە سەرچاوە نتوانن ڕێگە چارەسەرەکان بگرێتە بەرەوە لە داهاتوودا زیانی زۆر بەخۆی بگەێنێ، یان دەبیستین ئەمە کاریگەری دەبێت سەر دووگیانبوونی دایکەکە بزانین ئەمانە تا چەندێک ڕاستن و تا چەندێک گرنگە گەر نیشانەیەکمان بینی یان ئەوە تا هەسمان بە ئازارێک کرد ئەوە سەردانی پزیشک بکەین. ئێمە بە فراوانی باسی بابەتەکەکەین و کۆمەڵێک پرسیاری گرنگمان بۆ ئامادەکردوون بە میوانداری دکتۆرە سارا شاکر، پسپۆڕی ژنان و منداڵبوون لەم تەوەرەدا گفتوگۆی لەسەر دەکەین. دکتۆرە بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت، لە هەڵە بجەشەوە هاتوون، ئەرکتان کێشاوە. با بزانین گرێی ڕەحم چییە، چ پێناسەیەکی بۆ ئەکرێ، چۆن دروست ئەبێت؟ گرێی ڕەحم خۆی گرێکی لیفیە حەمیدە، دروست ئەبێ لە ڕەحمەوە. شتێکی سببێکی ئەوەی تایبەتی نییە، یعنی بەڵێ ئاوە ئەو شتە ئەیکاتەوە، یعنی بس أما عادة أمش يعني باكا أوي هنا كم يعني كم الأوكي سرطانية؟ كم كي أوي هنا سرطانية وأوش نشانة كتابتي هي زباشة هوكار كان ترسبوني أم جريت شيا خوي كعوتم هيش هوكار كتابتي بو أو نية حتى دروس أبي بلام خوي لجياني أفرته، يعني بيني تمني بالغبونوية حتى تمني ناوميدية لصاصيلة وأفرتانا اجري رحمي عن لو انا بيت روز بيت ام اجري انا هلا المواليت هناك افرت لو انا بمعرضه زياتره، يعني بو اوي بو او جري لي في دروس ابيت او انا ك قلوي دوري هي لسري او انا ك منال يان نبو، يعني او انا ك نال بوني زياتره اتر اوانش اجريشي اوي كم ترك دروس ابيت واوانش بو نمونه لولات كان كاواني كرشن ئەوانش ئەوە ئەگەرێکی زیاترە، ئەوەش بۆ دروستبوونەوەی ئەوەی گرەیە. دەکرێت بۆ ماوەیش ینی کاریگەری هەبێت مەبەستت یعنی بۆ ماوەی بەڵێ یعنی ئەوەی یعنی ئەوانە ئەتر ئەوانەی کە ڕەش ئەوە زیاترە لە ئەوانەیەک لە وڵاتەکە ئەوانە سپین، یعنی ئەو زۆر باشە. دکتۆرە چەند جۆر گرێمان هەیە کە لە ڕەحمدا دروست دەبێت؟ ئەم جۆرەکانی حەسەب شوێنەکەی هی لە ڕەحمەوە، ئەوەی لە دەرەوەی ڕەحم، لە ناو ماسوولکەی ڕەحم و لە ناو پۆشی ڕەحم. ئەم سێ جۆرە کامیان مەترسیداترن یان چۆن جیاکرێتەوە؟ چۆن جیاکرێتەوە یەکەم شت طبعاً خۆی بە سۆنەر یان ئیشاعی تەنووری جێکەکە دیار ئەبێتەوە، ئەمە یەکەم شت. کامیان ئەوەی مەبەست ئەوە کە ترسی زیاترە بۆ نمونە خراپە نا، یعنی عادەتەن ئەوانش خۆی هەمووی حەمیدە ئەوەی هینە، بەڵام ئەوانە کە لە ناوپۆشی ڕەحم یان لە ناو ماسوولکەی ڕەحم ئەوە کێشەکە زیاتر ئەو کە لە دەرەوەی ڕەحم، چونکە ئەمە ئەگەری ئازاری عادەشی زۆرە، نەزیفی عادەشی زۆرە، بێ بە کەمی خوێنی دواتر ئەوە ترسێکەش ئەوەی. لە چەند ساڵیەوە دەکرێت ئەم خاتوونێک یاخود ئافرەتێک تووشی گرێی ڕەحم بێت؟ لە تەمەنی باڵغ بوونەوەی احتیمالێکی ئاوا دەست پێ ئەکات حتا تەمەنی ناومێدیە، ئەگەرێکی یعنی بە تایبەتە لەم تەمەنانەیە ئەگەرێکی دروست بوونەوەی ئەمە گرێی ڕەحم. باشە نیشانەکانی چین بۆ ئەوەی کەسێک کە بزانە گرێی ڕەحمی هەیە؟ بەعام یعنی ئەوانە هیچ نیشانەکان نییە، بەسڵفە ئەدۆزرێتەوە، یعنی ئەوانە هیچ نیشانێکی نییە، یعنی یەک لە 4 ئافرەت نیشانەیەکی هەیە، لەوانە بێت بە نەزیفی عادە، لەوانە بێ بە ئازاری عادەی زۆر، لەوانە بێ زەخت ئەکا لەسەر مەسانە و میزەڵان و ئەوانەیە ئەگینا خۆی عادەتەن نیشانەی نییە و ئەدۆزرێتەوە بەسڵفە کە سۆنەر ئەیکایان شتێکە. بەڵام هەنێشت هەیە ئافرەتەکە هەستی پێ بکە بۆی یەکسەر سەردانی پزیشک بکات؟ بەڵێ ئەگەر بوو بە نەزیفە، لەخۆر بوو بە نەزیف، ئازارشی زۆرە، ئازاری عادەشی زۆرە، یان کە گەورە هەنێک یعنی ئەوە نیە بەگرەیەکی گەورە زەخت ئەکا لەسەر هینە لە حەوزەوە زەخ هەستی بە زەخت ئەکا لەسەر میسەڵتانە یان لە ڕیخۆڵە یان شتێکە، ئەتە بۆ یەکسەر گومانی ئەو شتە ئەەکەینەوە کە گرێی ڕەحمی هەیە. باشە لەلایەنی تەشخیصکردنەوە بێگومانەوە کاری پزیشکە، بەڵام بێگومان ڕەنگە کاتێک خانمێک گێتە لای ئێوە کۆمەڵێک فحوساتی بۆ بنووسن کە بۆ گرێی ڕەحم گونجاو بێیان بزان بەهۆی چێوە دروست بووە. ئێوە چۆن ڕێنمایی کەسێکن کە سەردانتانەکە؟
اما يكمش يعني طبعا تنتشي لو انا بي يكفح سكي اكينوا شتيكي ديار لسكو هستي بشتيرق اكينوا يعني اكره هستي بيبكره نجار بالله بتعبت اوي كجورن يعني اوي هنا شو كرح مش بجورة ابيتوا وديار ابيتوا يعني كفحسي بدس اكينوا هستي بي اكين طبعا فحص سونر بسونر اوش اكينو زور ديار ابيتوا وهناك جار اما اينيرين بو اشعاعي تنوري اتر ابى قماني لشوينه كمان هي يعني لو انا بزياتر ليك دانشي هي او عاده ين كسيرشوار دانه يعني هي يعني قمانك كمان هي اتر اما طبيعتي ام جريتشون او انا تاكيدي لي اكيد كاتت شن بشكنين من هي سي بشكنين من هي بو اما عاده حاليا اوي سونرو اشعاعي تنوري اما بعام او بكاري يعني هو او تشخيص باش دكتور لكاتي دوغيانيا اكرد خاتونك كدوغيان بيتو توشي جري رحم بيت يعني بيش دوغيانا كتوشي ابيت اما عاده خوي لو انا بيش دوغياني هي خوي هستي بيانا كردوا بلام لكاتي دوغياني بهوي هرموناتي حملوا جوره ابيتو دواتر ديار ابيت او جريا يعني ابيت جريا كان عاده قباريان شنيك ابيت حسب لو انا ب سنتيمتر 2 سنتيم ولو انا ببقات 10 سنتيم مش سياتره او يعني زور باشا دكتورة بابتك هي بابتي اوي ك بخان مكان لكسيك بو كسيك غوري بون من كسيك تماني كم ترى كسيك تماني غوري ترى اما انا اغوري دروز بوني جريتي عنده اما عادة نعم خوي عادة او بعام يعني هلا علمو او باس اكريتا وهلا او كاتي او ريبرودكتيف اتش كي ام في علين او كهرمونات يعني هرمونات يعني هلا كاتي بالغوني حتى تمنى وميديا اتر لو كانت انا دروس ابيته بلام كخوي بونمونه اجر افرتك لم ترمنا جريكي هي بلام هيك نشانيكني اتواني هرداني بس بو متابعه دواي تمنينا وميديا ابوكيتوا هرموناتك اول شيء ناميني وكساني كغوران كاري لهرمون كان يعني رؤدات كاريجري هي معرض بوجوش نا اما حقيني يعني اوي هنا اي رجري اكاد لدوغيان بون خانمك بمنضالي ببي اما بتقرفت بوي بلا اوي بتايبته اوي كلنا بوشي رحم يلا نا مسؤول كي رحم حجمي شي قوريه اوش بلا او رجري شي دوغيان اكات لو انا ب لبارتوني شي بوي اكات لكاتي دوغيان طبعا احتمال بتعبت او كلا باش خواره وي رحم ناغلم نالك بس سريج بيته لو انا بسوار امينيتوا يعني كشي ولاش بوي دروس اكاتوا اتر او شهر يكك لي كيشكا بلا اگر بتشوكا نا هيك ناي دسكاري شي ناي يعني بس تعني بو متابعه باشا دكتور زانا كاني دروس بوني ام جريت شي تشز يعني لخاتونا كاداه اگر خوي هيك نشانيكي نبو ب نزيفة يعني آزارك شيمية أتواني داني بس بو متابعة هيك زيانة كيمياء بلام أجر خوي يعني تأثيري شكل لسر أوي دوغياني كي يعني خوي نزيفي عادة يعني آزاري شي زورة توش كم خوين بولا بر نزيفة كي أوي لو كاتا أبي يعني علاجك أبي دكتورة باس لچارە سەرەکان بکەین چارە سەرەکان بە دەرمانە یان ئەوە تا پێویستەکان نەشتەرگەری بکرێ بۆ خانمەکە ئەو گرێلا ببرێ یان ئەمە چۆن بەپێی حاڵەتەکان ئێوە چارەسەر بۆ خانمەکە ئەکەن چارە سەرەکانیش ئەوە کە هیچ نیشانەیەکی نییە و بچووکیشە پێویست بە عیلاج ناکات یعنی دائما بس بۆ متابعة گەورە نابێت احتمال گەورەش ئەبێتەوە دائما بس بۆ متابعة يعني ئەوەی هینە اكا بيموتوا يعني احتمال خوي اجاتا تمنينا وميديو دواتر خوي شوك ابيتا واجر هيك ضرري نيه يعني هيك تاثيري نكردوا بالله اوش اتواني دا اني بس بو متابعه عصايه بلام اويك بو نمونه بو بنزيفه توشي كم خوين بو يعني شتيكا لو كانت ابي تداخل اكينوا هناك جا اما طبعا علاج نزيفه كش اني اجر اسفاده هيك اللي ناكات لو كانت ابي نشتر قريب كاتوا بس هناك جار اويك زور قوريه زختش اكات لو كاتا اما بس نشتر قري يعني نشتر قري قري كلا ابات باش الدكتور اگر خاتونك نخوشيكي ديكي افرتاني هبه كاريجيري هي لسه دروز بوني ام قريه نعم نانا هرخوي يعني هرخوي لنا وخلاي ماسوكي رحمة دروس أبيته يعني أوي هنا يعني بومنك خاتونك بومنك كيسي هالكداني هبت كارجري هي لسروي جري رحمش دروس نعم كيسي هالكدان حقيني بجري رحمة وبلام احتمال جورك لكيسي هالكدان
جريلي في بيت يعني هرك وكو ام جريك لنا ورحمه دروس ابي لسرها وكدان احتمال او شتك هي باشا اي دوای لابردنی ئەم گرەیە بەڵێ. کەسەکە دووبارە معڕەزە بە ئەوی توژبێتەوە بەم گرەیە بلا احتمال اوش معرضه دوباره دروس ابيتوا هەم زۆر باشە دکتۆر ئێمە دیاریکراوی باسی گری ڕەحممان کرد بەس پێم خۆشە کەمێک باس لەو گریانە بکەین کە شێرپەنجەین و ئێستا باسخوازە و ترسێکی زۆری هەیە لە ئافرەتا لەبەرەوەی کە خراپترە بێگومان زۆر جارە و نەخۆشانە زرعیان بۆ کریان نازانم ئێوە چۆن تشخیصیەکەن و جیاوازی چیە لەو گری ڕەحمەی کە ئاسایی و زیانی نییە ئەو عادەتەن خۆی هەنێک نیشانەیەکی دیار ئەبێتەوە لە سۆنەر و لە ئیشاعی تەنووری وازحیشە ئەوە کە ئەمە لە گریلی فیەکی بەسیطە یان ئەوەی کە لەوانە بێ نەخۆشی خراپیتیایە ئەگەر ئەوە گومانمان هەیە ئەوە کە نەخۆشی خراپی عادەتەنیەت زۆر بە سەریعی گەورە ئەبێت ئازارش بۆی دروست ئەکات و هەنێک نیشانەیەکی تایبەتی خۆی هەیە یعنی بە سۆنەر و بە ئیشاعی تەنووری دیار ئەبێتەوە ئەتر لەو کاتە طبعا تشخیصی ئەخیرەکە زەرعەکە یعنی ئەبێ لا ببرێت و زەرعشی بۆ بکرێت لەو کاتە دیار بێت باشە لە کاتی چارەسەرکردن بۆ ئەم جۆرە گریانە ئەمە ئەگەری دروستبوونەوەی هەیە بە هەمان شێوە یان ئەوە تا پێویستەکە کیمیایی بمخانمە بەکاربێنە وەکو شێرپەنجەکانی تر ئەمە طبعا هەر حسب دەرەجەکەیە يعني حسب دەرەجەی نەخۆشەکەیە ئەتر ئایا بڵاو بۆتەوە یان نە ئەتر ئەمە بابەتێکی تر و زۆر ئەوەی يعني هینە بەڵام يعني لە هەموو شتێک مهمترە تشخیصەکەیە لە ئەوڵەوە يعني ئەوە کە زووتر ئەوەش پێزانی طبعا ئەمە چارەسەرەکەش هەم ئاسانترە و هەم بۆ نەخۆشەکەشی باشترە يعني ئەوە هیم باشە دکتۆرە گرەی ڕەحم لە چ کاتێکدا مەترسی دروست ئەکات بۆ ئەوی بێتە گرەیەکی شێرپەنجەی هیچی يعني نییە بەس ئەگەر بە سەریعی گەورە ئەبێتەوە يعني ئەگەر ها گەورە بوونەوەکە ها سەریعی ئەوەی هینە ئەمە تازێکی گومانێکمان هەیە دروست ئەبێت زۆر باشە کاتێک خانمێک هەست بە نیشانەکانەکە هیچ دەرمانێک هەیە واتە تەنها بە دەرمان ئەم خانمە بتوانێت گرە ڕەحمەکەی لا ببرێیان ئەوە تا هەر هەندێک دەرمان هەیە بۆ کەمکردنەوەی نیشانەکانی نەک بۆ چارەسەرکردنی گرێەکە بەڵێ دەرمانێکی ئەوە بۆ يعني بۆ گرێەکە حتا لا ئەبات نە هیچ يعني هەموو عالم ئەو دەرمانەی نییە لەوانە بێ دەرمانەکەیە تۆزێکی پێ بچووک ئەبێتەوە بەڵام کە دوای ئەو دەرمانە ئەی وەستێنە دووبارە گەورە ئەبێتەوە بەڵام ئەتر علاجێکی بۆ نیشانەکانیشی بڵێ ئەمە علاجش ئەیەن بە تایبەت ئەوەی بۆ ئازار بۆ نەزیف ئەمەش هەر يعني ئەو علاجانەدا ئەن بە تایبەتە ئەوە ئەگەر نەخۆشەکێ بە کەمی خوێنی هەر ئەبێ ئەو علاجانە بەکاربێنێ حتا خۆی کەم خوێنەکە چاک ئەکرێتەوە پێش نەشتەرگەری و عملیاتێکەیە باشە دکتۆرە خواردن کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم گرێ یاخود لە کاتی چاکبوونەوەی کەسێکە عیلاج وەرئەگرێت ئەو جۆری خواردنی کە ئەیخوا کاریگەری دەبێت نانا هیچ جۆری خواردن کاریگەری نییە یعنی لەسەر دروستبوونەوەی ئەمیگرەیە یان گەورەبوونی ئەمیگرەیە بەڵام کە ئەوە باسم کرد قەڵەوی ئەوانە کە قەڵەون ئەگەرێکیان زیاترە بۆ دروستبوونەوەی گرێ ڕەحم ئەوەیە باڵێ زۆر باشە دکتۆرە ئەو خانمانەی کە گری ڕەحمیان بۆ دروست ئەبێ کاتێک توش ئەبنەوە ئەمە زۆر زیان بە خانمەکە ئەگەێنێ یان ئێوە چۆن ڕۆنمایی ئەو خانماکەن کە جارێک گرێ ڕەحمی هەبوو بووی کە ئەگەر جارێکی تر توش بوویەوە جۆرێک ترسی لا پێیانە بێیان ئەوە تا زانیاری هەبێت دەربارەی نەخۆشیەکەی بەڵێ ئەمە عادەتەن یعنی یەکەم شتکە نەخۆشەکە ئەسڵەن هەر هیچ نیشانەیەکی نییە ئێمە پێ ئەڵێنەوە ئەو هیچ یعنی ئەگەر هیچ نیشانەیەکی خراپیتیان نییە لە سۆنەرەوە شت هەرکانی بۆ متابعە و هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەگەر خۆی زۆر گەورەیان عەدەدیان زۆرە لەوانە بێ بکاتە ئەوە هی نەشتەرگەری بەڵام لەوانە بێت طبعا نەشتەرگەریەکی ئەبێ بە نەزیف و ئەگاتە مەرحەلەی لابردنی ڕەحم یعنی ئەگەر ئەوانە زۆرن عەدەدی گرێیەکانە ئەو حەلش هەیە بەڵێ ئەو ڕەحمەکە لە ئەبێ نەک لەبەر نەخۆشی خراپ بەڵام ئەوەنێک جار ئەوە زۆرە لەوانە بێ 10-20 گرەیەکی هەیە لە ڕەحمەوە ئەتر ئەمە ڕەحم لا ئەباتەوە تەواو يعني بس ئەتوانی خۆی يعني ئەگەری چەندانێکی تایە خۆی ئەتوانی لا ئەباتەوە نەشتەرگەرێکی نەشتەرگەرێکی گەورەیە بەڵێ بە نەشتەرگەرێکی گەورە و هەنێک جار ئەوە حەسەب حەجم و شوێنێکەیە ئەتر ئەوە شەر ئەتوانی بە نازوورش ئەوە شەر شازی نازوریشمان هەیە بۆ بەڵێ ئەوە شێوازی نازوورشی هەیە بۆ لابردنەکەیە بەس ئەمە طبعا يعني حەسەب نەوعەکەیە و حەسەب شوێنەکەیە و عەدەدی و حەجم و ئەوانش هەر زۆر دەوری هەیە لەسەرە
باش دكتورة أو گریانەی کە لە ناو ڕەحمی ئافرەتدا دروست ئەبن کامیان دەبێتە هۆی نەخۆشیێکی مەترسیدار بۆ منەوە شێرپەنجە ئەو گریانە کامانن؟ عادة ئەگەر ئەوەش یعنی کامیان لە بینی ئەم سێ جۆرە ئەوە هی کە لە ناو پۆشی ڕەحمە ئەوەی ئەڵێن یعنی لە علمەوە ئەگەرێکی هێمە لەوانەی تر احتیمال ئەوەی بێ بە نەخۆشێکی خراپ بەڵام زۆر کەمە یعنی ئەوە شتی یعنی وان نییە یعنی ئەوەی بڵێ ئەو ئەگەرێکی زۆر زۆرە و هینە نانە ئەگەرێکی شتی زۆر کەمە بەس ئەم عادەت کە لە ناو پۆشی ڕەحم لە هەمویان کێشە زیاترە چونکە ئەمە زوو نەزیف ئەیکات. باش جگەر لە گرەی ڕەحم هیچ نەخۆشیێکی تر هەیە بێتە هۆی شێرپەنجەی ڕەحم بۆ ئافرەت؟ یعنی پەیوەندی بە گرەی ڕەحمەوە خۆی نانە هەر جگەر لە گرەی ڕەحم ببێتە هۆی شێرپەنجەی منداڵدان چ نەخۆشیەکە؟ خۆی لەوانە بێ نەخۆشی هینە ئەستوربوونەوەی ناوپۆشی ڕەحم یعنی مەرجنی ئەو گرەیەکە خۆی ئەبێ بە نەخۆشی سەرەتانی ئەستوربوونەوەی ناوپۆشی ڕەحم و هەنێک جار بەبێ ئەستوربوون نەهیچ هەر خۆیان لە عائیلە یعنی لەوانە بێ خۆی نەخۆشی ڕەحمیان هەیە ئەوەش ئەوە دەور ئەبینی شتێکی دەوری وراسی کاتەوە کەسانی کە لە عائیلەیانە نەخۆشی شێرپەنجە هەیەیان گرەی ڕەحم هەیە چەند مانگ جارێک چم پشکنین بکەم باشە؟ ئەمە کە گرەی ڕەحمیان هەیە ئەمەشتی زۆر ئاساییە یعنی ئەوەش لەوانە بێت دروست ئەبێ زۆر بێ ئافرەتەکان کە ئەوە باسم لە ساسی لە ئافرەتانش گرەی ڕەحمیان هەیە ئەوەش زۆر ئاساییە بەڵام ئەوانەی کە نەخۆشی خراپی ڕەحمیان هەیە بە عائیلی ئەتر نە ئەوەش ئەبێ هەر لە زوو یعنی ئەوەی سەردان دکتۆر ئەکا بۆ پشکنین بۆ فەحەس و بۆ یعنی ئایا شتێکی ئەیدۆزنەوە یان نە. زۆر باش دکتۆرە سووری مانگانە بۆ کاتێک کەسێک زوو سووری مانگانی بۆ دروستە بێ یان ئەو تا کەچێتە تەمەنێکەوە کە سووری مانگانی نامێنێ ئەمە ئەوترێ مەترسی زیاترە بۆ گرێ ڕەحم تا چەندێک گرنگە سووری مانگانە ڕێک بێ و کاریگەری هەیە لەسەر گرێ ڕەحم؟ بەڵێ گرێ ڕەحم نەزیفی عادەی کات یعنی لەوانە بێ خۆی یعنی ئەبێ بە نەزیفێکی زۆر و کاتە سووری مانگانەکەی ئاساییە بەڵام ڕەنگە نەزیفی بۆ دروست بەڵێ احتیمال ئەوەش هەر ئاساییشی نییە یعنی هەر بەردەوام خۆی نەزیفیشە یعنی ئەوەی کاتەکەشی تاو بە ڕەنگە هەر نەزیف بەڵێ هەر نەزیف ئەمێنێتەوە و تووشی کەمەخوێنی ئەبێتەوە بەس خۆی ئەگەر گەیشتە تەمەنی ناومێدیە لەو کاتە خۆی کە هورمۆنی ئیسترۆجن و ئەوانەکەم ئەبێتەوە خۆی وردە ئەوە بچووک ئەبێتەوە ئەو نیشانە نامێت. دکتۆر مادەم مەترسی زیاترە لەو کاتە ئایا پێویستەکە خانمان کاتە گەیشتنە ئەو تەمەنە پشکنین ئەنجام بن؟ هەر بەس لای دکتۆر حەسەب یعنی ئەگەر خۆی هیچ ئەگەر هەستی بە شتێک کرد ئەو کاتە ئەگەر هەستی بە شتێک کرد بەڵام هەر خۆی طبعاً کە ئەچێتە لای حەسەب شوێنەکەیە حەسەب حەجمەکەیە ئایا چی نیشانێکی هەیە ئەتر حەسەب ئەتر ئەوەی متابعەش ئەەکەینەوە ئەگینا ئەگەر خۆی هیچ نیشانەیەکی نییە تأثیری نەکردو لە سەرجانی ئەم خانمانە تەواو داعنی بەس بۆ متابعە و زۆر ئاسایە یعنی کە گەشتە تەمەنی ناومێدیە خۆی دواتر حجمی بچووکە. باشە دکتۆرە کەسانی کە بۆ ماوەیەکی دوور درێژ مەنعەکەن و مناڵیان بێت ئەمانە چۆن کاریگەری بێت لەسەر دروستکردنی ئەم گرەیە؟ نام یعنی هیچ ئەوە کاریگەری لەسەری نییە بەڵام ئەوە کە مناڵیان زیاترە مناڵبوونیان زیاتر ینی عەدەدی حەملیان زیاترە ئەم ئەگەرێکی کەمترە لە ئەوانەی کە مناڵیان نەبوو یعنی ئەوەیە یعنی دواخستنی مناڵش کاریگەری هەیە بۆ دروستبوون ئاخر دواخستەوە بەڵام لەوانە بێ خۆی دواتر 3-4 مناڵێکی ئەبێ ئەوەیە یعنی تێگەی بەڵام ئەگەر خۆی یعنی یەکێکی لە ژیانی خۆی هەرکەم هیچ مناڵی نەبووە ئەم ئەگەرێکی زیاترە بەس ئەوە کە مناڵی بووە یعنی چەند جار ئەوە حمل بووە ئەوەین نایڵم ئەوە هیچ دروست نابێت بەڵام ئەو ئەگەرێکی کەمترە ینی بۆ دروستبوونەوە ئەم گرەیە. دکتۆرە کاتێک خانمێک گرێ ڕەحمی هەیە بێگومان بەپێی ڕەنگە جۆری گرێەکە بگۆڕێ بەڵام ئایا خانمەکە ئەتوانێت بە هەردوو شێوازەکە هەم لە دایکبوونی سروشتی هەمیش نەشتەرگەری بتوانێت منداڵەکەی بیان ئەو تا بەس بە نەشتەرگەری ئەم خانمە ئەبێ منداڵی بێ ئەگەر خۆی بچووکە یعنی هەم حەسەب شوێنەکەیە ئەگەر بچووکە و تەسیریشی نەکردووە لەسەر مناڵەکەیە یعنی مناڵەکە ئەو بەسەری هاتۆتەوە کێشەی نیە وێڵاشەکەشی لێجێی خۆیەتی و نۆرماڵەش ئەتوانی یعنی خۆی بە تەبیعی مناڵی ببێت بەڵام ئەگەر خۆی گرێەکە لە بەشی خوارەوەی ڕەحم و مناڵەکە یعنی سوار بێ یانی شتێکە یان وێڵاشەکە
توشی کێشەی وێڵاش بووە لەو کاتە ئەبێ بەشتەرگەری منداڵی ببێ. ئەزۆ باشە دکتۆرە ڕێنمای ئێوە بۆ خانمان چییە بۆ ئەوی دوور بن لە دروستبوونی ئەم جۆرە گریانە لە ڕەحمدا؟ ئەوەی طبعا یەکەم شت پێیان ئەڵێن مەترسن ئەمە عادەتەن ئەوەش زۆر بێ ئەو گرێکە هەر پاکە حەمیدیشە یعنی زۆر بەکەمی ئەوە کە شتی خراپی تایە ئەمە زۆر لە خانمان ئەوەش بۆیان دروست ئەبێت هیچ کێشەی نییە بۆ حامل ئەگەر خۆی بچووکە و ئەگەر لە دەرەوەی ڕەحمیان هیچ نیشانێکی تیان نیە هیچ ترسینیە لە سەردووگیانە بەڵام ئەگەر هەر ئافرەتێکی خۆی هەستی بە نەزیفی عادەی ئەی کردیان ئازارێکی زۆرە بە زووترین کات بە سەردانی دکتۆریش نانە بکاتەوە بۆ فەحس و بە زووترین کات علاج وەرەگرێ با تووشی کەمی خوێنی و ئەوانەش نەبێت. بەڵێ گەر هیچت نەمابێ ئێمە سپاس دەکەین سپاس بۆ کاتی بێمت بەخشی هیوادارین ئەو کۆمەڵە زانیاریانی کە باسمان کرد خەممانتان سوودی لێ ببێنن. سپاس بۆ دکتۆرە سارا شاکر پسپۆڕی ژنان و منداڵ بوون کە لەم چاوەڕە لەگەڵمانە بوو. زۆر سپاس دەکەم دکتۆرە.